بەهۆی درێژبوونەوەی وەرزی بارانبارین و زۆربوونی گژوگیا ڕێکخراوەکانی بواری ژینگە پارێزی بە ئەندازەی دڵخۆشییان بە زیادبوونی گژوگیا و بوژانەوەی دارستانەکان مەترسیان لەسەر سووتانی بەشێکی زۆری ئەو دارستان و پاوەنانە هەیە. لەو بارەیەشەوە هۆشیاری دەدەنە لایەنە پەیوەندیدارەکان کە ڕێکاری پێویست بگرنە بەر بۆ پاراستنی دارستان و پاوەنەکان. بەهۆی کەوتنەوەی ئاگر لە ماوەی چەند دەقیقەیەکی کەمدا زۆرترین پاوەن و دارستان بسووتیە. ئەوەی کە ئێمە هەستمان پێکردو بەداخەوە وەکو بەگشتی باسیکەین حکوومەت لە خەمی ئەوەدا نییە کە ئەو مەترسیانە بنبڕکە شتی جوزئیاتە ڕۆژانەیە ئەگەرنا حکوومەت دەکرێت دەیان ئامێر و تەکنەلۆژیای پێشکەوتوو هەیە دەکرێت کۆپتەر دەکرێت چەند ئامێرێکی باش پیا بکە حکوومەت یاریمی کوردستان بۆ یەگەرە حاڵەتێکی نەخوازرا و ڕوویدا حکوومەت بتوانێت بنبڕیکە. بەپێی زانیاریەکان لە ساڵی 2010 تا ساڵی 2017 103 ملیۆن و 118,800 دۆنم زەوی لە دارستان و پاوەنی هەرێمی کوردستان سوتاوە. لە بەرامبەریشدا حکوومەتی هەرێم نەیتوانیوە کەمترین ڕووبەر لەو دارستانانە سەوز بکاتەوە. هاوکات بەڕێوەبەرایەتی دارستان و پاوەنی سلێمانیش دەڵێت بەهۆی نەبوونی کارمەند و ئامێری پێویستەوە نەیانتوانیوە ئاگربڕی زۆربەی دارستانەکان بکەن. بەهۆی قەیرانەوە هەر نەمانتوانیوە ساڵان خەتی ئاگربڕەکانمان بە مۆبیت بە قڕکەرە کرد قڕکەری گژوگیا. ئیمساڵ تا ئێستاش لەبەر موافقاتی دارایی و ئەوانە نەمانتوانیوە ئیمساڵ بۆ کارە هەسین هەرچەند ئێستا موافقاتیش کراوە بەڵام مەوسمەکە تێپەڕیوە تازە سوودی لە نابینین. مەگەر بۆ ڕێی بەدیل بە ناچاری ڕۆماگردوێتەوە ڕێکخراوەکان بە خۆشحاڵیەوە ڕێکخراوی GIZ ئەڵمانی هەمانگی کردووە لەگەڵمانە دەرخسەمان پێشکەش کردوون ئێستا لە بواری بڵێن ڕەزامەندیان بۆ ئیشەکانمان بۆ تایبەتی بۆ سنووری سلێمانی لە پرۆژەکانی گۆیژە و ئەزمڕ و دەباشان. بەپێی بەدواداچوونەکانی پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی هۆکاری سووتانی دارستان و پاوەنەکان کەم تەرخەمی هاوڵاتیانە و هۆکاری کۆنتڕۆڵ نەکردنی ئاگرەکانیش بۆ نەبوونی کارمەند و ئامێری پێویست دەگەڕێننەوە. بەپێی ئامارەکانیش تەنها لە ساڵی 2017دا لە سنووری پارێزگای سلێمانی 521,000 دۆنم لە دارستان و پاوەند سوتاوە و 30 کەسیش بە تۆمەتی ئاگرکردنەوە دەستگیر کراون. ئێمە بە بەردەوام لە سەرجەم کەناڵە بیندرا و بیستراوەکانە ڕێنماییمان هەبووە و جاری دیکەش داوا لە سەرجەم هاوڵاتیانەکەین لە سەرجەم گەشتیارە خۆشەویست و بەڕێزەکانەکەین کە هاوکاری ئێمە بن لە کاتێکا کە گەشتەکەن بۆ هەر شوێنێک دڵنیابن لەوەی ئەو پشکۆیە لە دوای خۆیان کوژاوەتەوە دڵنیابن لەوەی کە ئاگریان بەجێ نێهێشتووە دڵنیابن لەوەی کە ئەو پاشەڕۆی ئەمینەتەوە بیخەنەوە علاگەیەکی زبڵەوە لە نزیکی جادەکەدانن بۆی برایانی شارەوانی بتوانن بە زووترین کات شوێنەکە پاکەنەوە و زەرورزیان بە سروشت و ژینگەی کوردستان نەگەێنین. دادگا سزای مادی و بەندکردنی دیاری کردووە بۆ ئەو کەسانەی کە دەبنە هۆی سووتانی دارستانەکان. سزا مادیەکان لە 100,000 دیناری عێراقی تا 100 ملیۆن دینارە. هەروەها ماوەی زیندانیەکەش لە مانگێکەوە بۆ زیاتر لە ساڵێکە. هاوکات ڕێکخراوەکانی بواری ژینگە دەڵێن دەبێت حکوومەت زیاتر گرنگی بە پاراستنی دارستانەکان بدات چونکە بە سزای مادی درەختێکی تەمەن 50 ساڵە سەوز نابێتەوە. ئیحسان ساویر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.